بەشداریم کردو لە پێشانگایەدا بە 4 تابلۆکانم باز لە سەمای بالی ئەکات و پاشان باز لە تراژیدیا و ئەبستراک ئەکات. زۆر خۆشحاڵم کە بەشداریم کردو لەم پێشانگایەدا و هیوادارم گەنجان پەرە بە تواناکایان بن و بەشداریکەن لەم جۆرە پێشانگایانەدا. پێشانگای سنتەری چالاکی گەنجانە کە بەشداربوویەکی زۆر دێن ڕوئەکەنە ئەوێ خزمەت بە گەنجەکە هەموو گەنجەکان و هەموو تەمەنەکان وەرەگرین طبعاً لە تەمەنی گەنج لە 14 ساڵی و هەتا سەرەوە. مەراسیمێکی ڕێزلان خاندنمان ساز کرد بۆ گروپە خۆبەخشانەی خوێندکاران کە لە ئامادەیەکانی شاری هەڵەبجە ماوەی ڕابردوو لە سەرەتای خوێندنی ئەم ساڵەوە تا ئێستا خۆبەخشانە لە خزمەتی ژینگە و خاوێنی خوێندگاکانی خۆیاندا. گەورەترین دیاردە و نەریت کە پێویستمان بێ ناو کۆمەڵگا بە تایبەتی چینی لاوان و خوێندکاران بڵاو بێتەوە کاری خۆبەخشی. وەکو خۆبەخشانە بۆ پاک و خاوێنی خوێندنگاکەی خۆم ئیشم کردووە و بۆ ژینگەیەکی ئارام لە قوتابخانەکەی خۆم سەرپەرشتی بەڕێوەبردننی چالاکیە ژینگەیەکانم کردووە. خۆشحاڵ دەزانم کە لەگە سەبابەتێکی زۆر گرنگ کەوتوام خزمەتێکی بچووکی ئەو وەرشوانە بکەم کە ئێستاکە ئاڵودەی چەند مادەیەک بووینە لەوانە مادەی مەسەن پرۆتینە مادەی و زەوخشکان و هەندێک مادەی لە کە پێی دەوترێت بۆ نمونە مخدرات کە مادەی هۆشبەرن ئەوانە کاریگەری زۆر خراپیان لەسەر گەنجان هەیە. دەمێت ئەوڕۆ کە باز لەوە بکەم و گەنجان و یاخود ئەوانەی کە ئاگاداری ئەم جۆرە بابەتەنی ئاگاداریان بکەمەوە لە شێوازەکانی کە چۆن خەڵک توش دەبیتن و بۆی چۆن لەو بابەتانەدا دوور بکەونەوە. ئامانجمان لەو بابەتەی هەندێک چەند خاڵێکی کورد ڕوونکەمەوە لە بۆ ئافرەتان کە زۆر زۆرۆریە لەو نەخۆشیانی کە دووچاری ئافرەت دەبنەوە. یەکەم لەو نەخۆشیانە نەخۆشی دڵ. نەخۆشی دڵ یەکەم شت کە خۆمان لێ پارێزین وەرزشە، وەرزشکردن. دووەم خواردنی ساغ و سەلامەت و ئەو خواردنانەی کە ڕیشاڵی تێدایە و زۆر چەوری تەندروستی تێدایە. دووەم نەخۆشی شێرپەنجەی مامکە خۆی گەورە هەمومان پارێزی شێرپەنجەی مام بە شێوەیەکی زۆر گەورە بڵاو بوویتەوە. ئەویش دووەم هۆکاری مردنی ئافرەتانە لە جیهاندا لە دوای نەخۆشی دڵ.